ساڵانە کتێبخانەی گشتی سلێمانی هەڵەستێ بەم فیستیڤاڵانە ئەویش بۆ چالاکردنی هاوڵاتیانی شاری سلەیمانی بۆیە زیاتر ئاشنا بن بە کتێبخانەی گشتی سلێمانی و کولتوری خوێنەوە یعنی مەبەست لەم فیستیڤاڵانە زیاتر کولتوری خوێنەوە لە نێو خەڵکە پەرە پێ بسێنن. ئەوەی ڕاستی بێن فیستیڤاڵە دوو ڕۆژە خایەنیە، چواری مانگ و پێنجی مانگە. چواری مانگ فیستیڤاڵەکە چەند چالاکیەک لە خۆ ئەگرێ، وەکو چالاکی هونەری لە بەشی مناڵان، هەروەها چەند پێشەنگایەک بۆ مناڵان و هەروەها پێشەنگایەکی کولتوری ئەکرێتەوە، هەروەها چەند بڵێ پرۆژەیەکی خوێنەوە کە تایبەت بە کە ناماناو پرۆژەی قەفتان. ئەم پرۆژەیە بڵێ خێزانی قەفتانەکان هەڵەستن بە تەمیلکردنی ئەم پرۆژەیە، ئەیش بۆ هاندانی خەڵکە بۆ ئەوەی کە زیاتر ڕوو لە کتێبخانە بکەن و بخوێنەوە. تەمان ئەو پرۆژەیە کێمە ئەعلانمان کردووە لەمڕۆ دەست پێ ئەکات. ئەم پرۆژەیە کە ئەعلانەکرێ لە 6 مانگ و دەسەکرێن بە ناونووسین تاکو 26